سڵاو لە بینەرە ئازیزەکانی 1964 خۆم بە خۆشحاڵە زانم لە پرۆگرامێکی نوێ لە یەکەم شەوی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەبن بە میوانی ماڵەکانتان هیوادارم میوانێکی ڕۆحسوک بین کۆمەڵێک پرسیار و کۆمەڵێک خەڵاتم بۆ ئێوە ئامادە کردووە لەگەڵمان بەشدار بن بزانین کێ بێتە خاوەنی خەڵاتەکانمان و کێ وەڵامی پرسیارەکانمان ئەزانێ با دەست پێ بکەین. خاتون چۆنی؟ ئەحواڵە؟ چی؟ پشتم دەمەگە وەرە قسەم بوو بکە چۆنی؟ نازانم. نازانی؟ نازانم سۆرانی قسێ بکەم. ئێجا بەبادینی قسە بکەکەی کێشەیە؟ ناوەڵڵا بڕۆ ئەولا. بڕۆم بۆ کوێ لە بڕۆ بۆ ئەولا بڕۆم بۆ کوێ؟ بڕۆ یەک پرسیاری بچووکت لە یەکەم وەڵامەکە بزانی خەڵاتەکەم. بێژ. تەواو؟ تەواو. چۆنی؟ باشی. ناوت چییە؟ هەیام. هەیام؟ هەیام ڕۆژانە بەچی سەرقاڵی؟ فهم نەکرد. ڕۆژانە خەریکی چیت؟ بەچی مەشغوڵی؟ ئەوە تێم ئێرە ئیش دەکەم. لە پین کافێ ئیشەکەی؟ ئیشەکەت خۆشە لە ئیشەکەیت ڕازی؟ خۆشە الحەمدلله. خوا بەزاتێ. هاوسەرگیریت کردووە؟ چی یانی؟ زەواجت کردووە؟ ئەبێ بووی بۆ تەرجەمە بکەم. باش. هەیام من پرسیارێک لە تۆکەم ئەگەر تۆ وەڵامی پرسیارەکەی من بزانی ئەبی بە خاوەنی خەڵاتێک لەمنەوە. باش. باشە؟ باش. ئەزانی ناو کامێرا ڕۆڵەکەت چەند ڕسم و ڤیدیۆی تایە؟ من؟ نا. نازانی؟ ناوەڵڵا. دەسەیرێکی بکە؟ ناوەڵڵا. باش. فەیسبوک و ئینستاگرامی 1964 لایک کردووە؟ نازانم وەڵڵا یەک دەقەت. ئێستا لایک دەکەی؟ باش ئەو لایکم کرد پێی. دەی. چەندە؟ زائید 1964 پلاس 1964. یەک دە. وەلە چی؟ لەکوێ بۆ تۆ دەرچوم؟ ئەڵێ لەکوێ هات؟ ئەبێ خۆشم بۆی فۆلۆ بکەم دەمایکەکە بگرە بۆ خۆت با منیشەوە بکەم. تۆ شتوان پرسیار لە من کە ئاسایە یعنی ئەو چییە؟ 1964 1964 عەرەبی هێنە لای تۆ عەرەبیەکەشمان ناتوانین فۆلۆکەی کوردیەکەشمان ناتوانین فۆلۆکەی هەموو ناتوانین فۆلۆکەی. باش. باشە؟ باش. هەیام ئەتا من ئەوەت بۆ فۆلۆکەم ئەوە کردم. اینجا گۆرانی شعر بەسەرهات شتێکم پێ بڵێ بۆی خەڵاتەکەت بەمێ. نازانم وەڵڵا. نازانم چیە؟ ئەی من چۆن خەڵات بم بە تۆ؟ تۆ پرسیارەکانی من نەزانی؟ گۆرانیشم بۆ نەڵێی؟ نازانم وەڵڵا. بەخوا جەماعەتی بادینان دەنگیان زۆر خۆشە. وەڵڵا ئەمن نازانم. ئەی چی ئەزانی؟ نازانم ئەوە شعر و ئەو زۆرترین سکۆرت لەگەڵ کێیە لە سناپ؟ لە سناپ؟ سناپ جار جار بەکار ناینم زۆر. زۆر بەکار ناینی؟ نا وەڵڵا. چیترت لێ پرسم بۆی خەڵاتت بەمێ؟ نازانم. نازانی؟ مادەم نازانم میش ناتوانم خەڵاتی بەمێ. تەواو؟ باش. زۆر سپاس. بەخێر. دەست خۆش. سڵاو چۆنن؟ چۆنی خاتۆنی گوڵ باشی؟ پرسیارەکەم ئایا من ێستا خۆمەکەم بە مۆزوعە. شەرتە بەتوانێ بزانم جواب بدەمەوە. بە کوردی قساگەی بە کوردی جواب بدەینەوە نییە؟ لە قسمەتە. چۆنی؟ مامنونم بژی. ئەحواڵە؟ خۆشبی سپاس. لێرە کارەکەی؟ بەڵێ. ماندوو نەبی. سپاس هاوسەرگیریت کردووە؟ من نا. نەتکردووە. ئینشەڵڵا بە قسمت بێ. ئێ. من پرسیار لە تۆکەم تۆ ئەگەر وەڵامی پرسیارەکانی من بزانی بیتە خاوەنی خەڵات. باشە؟ بەڵێ. پێش هەموو شتە جارە پێم بڵێ ئینستا و فەیسبووکی 1964 فۆلۆ کردووە؟ نا. کوا مۆبایلەکە و ئەخر مۆبایلەوە بەکار نایەنم مۆبایل بەکار نایە. باش. دوایکە مۆبایلەکەت بێنەوە فۆلۆیکە لە پێشوە. ئەو ئێستا چوو هێنای. من پرسیارە لێکەم وەڵامەکان بزانێ بی بە خاوەنی خەڵات لە من باشە؟ چییە خەڵاتەکە؟ باش خەڵاتەکەم چییە؟ سوپرایزە دوای بۆ خۆت هەڵی بچڕە بزانە چییە؟ دەوەرەقە بەرە خوارە؟ دەوەرەقە بەرە خوار. ئەوە ئیشی دەوەرەقەیەکە لێرە مای دەوەرەقە وەرەگری باکەش بکەم. حتمەن. حتمەن. ڕستق ناسکە بڵێ کچێشتی خۆت کەشف مەکە. بۆ برا. نابێشتی خۆت چۆنە بێ ڕستقی خۆت کەشف بکەی؟ کەشفی ناکەم. ئەگەر وا بێ وەڵامنی جواز لە ئیشەکەم هێنم مێن بۆ خۆم لێرا بم بەکارمەند لەگەڵ تۆ. لە خزمەتەین بەخێرکەم. سناپ زۆر بەکارهێنی؟ نا. ئەیچی زۆر بەکارهێنی؟ بەس ئینستا. ئینستاگرام زۆر بەکارهێنی. باش. لەگەڵ وێنەگرتنا بێنە چۆنە وێنە و ڤیدیۆ؟ وێنەگرتن لە خەڵکی زۆر دەگرم بەس کەس نییە لە خۆمی بگرێ. تۆش لەوانی کە ڕسمی خەڵک جوانەگری کەس جوان ڕسم بگرێ؟ باش. ناو کامێرا ڕۆڵەکەت چەند ڤیدیۆ ڕسمی تایە؟ وەڵی ناژمێریە زۆرە. ناژمێرە جێ من حەدەکەیم پێم بڵێ ئەوەنەی تێدایە ئەگەر ڕاست بێ میش خەڵاتە ئێمە. 1000 بەرەو سەرەوە. 1000 بەرەو سەرەوە نا بۆ نمونەڵێ 1252.
1500 باشە 1500 عالم فقير عالم فەقیرە زانم چەند تێدایە ئێ بەشکم 1500 بێ تۆزی مایکەکەت مایکەکەم مایکەکەت بۆ بێمە خوارەوە بەسەر چاو لەکوێ سێریکەین وەرە ئێرە بێ پێم ببوورە خەجاڵەتم بەس ڤیدیۆکانە 2000 ئێستا چی بکەین بەرمان ناکەی خەڵاتەکەت نزیکترین هاوڕێت لە ئینستاگرام کە زۆر بەیشت بۆ یەکترێن هێرن و دایرەکتێکەکەن کێ خوشکەکانم ئەگەر من پێت بڵە مەسە بلۆکیان کە توانین بلۆکیانکەی دەی نازان ئەگە گەرەکتە باوکم لە ئێرس مەحرومم کاوەشتێترە خەمی ئێرسەکەیتی دەی چی بڵێن ئەگەر وا بکەی مش خەڵات دەکەم بلۆکیانکەم بلۆکیانکە دەی وەڵا نازانم لەو لاوە پێڵێن بیکە بیکەین عجەبن نەبۆچی عاجز بن ئەی تو بلۆکیانەکەی ئەدی قەینە ساڵی جاری یەکتی نەبینی قەینەکە بلۆکیکە بابا ینی لەبەر خاتی خەڵاتی خوشکەکەی خۆتە ئاخر وتم لە دەوەرەقەکەم تر بێ دڵمێشێ وەڵی من پێم وعدی هیچم پێ نایوی ئەیس دو ساڵێژی خەڵات خەڵات تێمێ بەس نەموتۆ خەڵاتەکەم چییە؟ یانە خەڵاتێ بلۆکیکەم یاڵا پیشانم بکە بلۆکی دێت تۆ مایکەکە ناڵێ برا مایکەکە نایڵێ هیچ ببینێ ئاها باشە ئەو خوشکەم دێ بلۆکیکە وەڵا خوشکەکەی فرۆشتا بە خەڵاتێک ساحب دوای دەخاستیەکەتەوە خۆشی نازانێت دەی بلۆکیکە جا ڕۆژەڵاتیەکان دەنگیان زۆر خۆشە گۆرانێکیشم بۆ بڵێ وەڵایی بەتەنیا دەنگم خۆشەیگینان ناوجەمعانە ئێستا ژوە هەستکە بەتەنیای ئاوها بەس بنووتەی بەس بۆ من بڵێ یەک تۆز ینی دەی چی بێژم بە دڵی خۆت کوردی فارسی ئەخە دەی هیچم لەبەر نییە بۆ هیچی لەبەر نییە کەزەی لەم ڕۆژای هیچ گۆرانی لەبەر نەبێ هەر ئەوانی ڕۆژانە لە ناو ئیشکردن بێخەم بە منەوە نەکەم ڕوونیم ئەگە گۆرانی نەزانم لێژم دێڵە تاوا کەواتە وەڵا نازانم بۆم بڵێ بەس نازانم نازانێ تەقینە لەبەری خوشکەکەی خۆتت بلۆکردنیش خەڵاتەکەی خۆمێن منێژم دەوەرەقە بەرەو سەریشە بگیشتیان بلۆکەکە نادەوەرەقەمان نییە بەڵام خەڵاتەکەت ئێمێ ئەگەر بەدڵە نەبوو دوای کاهێخەی ئەوانە بگرە ئەوان پێیان بلۆک کردی ئەوە ساحێبە ئەویشە برادەرمە بزایکن چییە؟ ئەو من خەڵاتەکەی خۆم پێشکەشی تۆکە دەست خۆش بێ پیرۆست بێ زۆر سپاس دەستان خۆش بێ خێراتن تانەکەم دەستان خۆش سپاس بەخێر بێ خۆش بێ مەمنون بژی بەخێر بێ سڵاوتان لێبێ چۆنن ئەو بۆ وتان خۆتان لایەن کاکە وەرە تۆ نەڕۆی چۆنی بادر باشە مەمنون ئەحواڵە سەلامەت بی ماشەڵڵا زۆر بەجەماعی هاتوون خێرە ئەوڵا ئاکتیڤیتێکمان هەیە چالاکیتان هەیە زۆر باشە منیش چالاکیم هەیە باشە پرسیار و وەڵامە وەڵ پرسیار لێکم ئەگەر وەڵامەکەم بزانی میش خەڵات ئێمە ئەو جا لەوانە بپرسە حەز دەکەی لە جەماعە بپرسێت شتی ئاسانە لێ پرسم خۆشتی قورسە لێ ناپرسم فەرموو جەدۆلی زەڕ لێ ناپرسم خەمە نەبێ ئۆکێ فەرموو ڕۆژانە بەچی سەرقاڵی ئیش و خوێندن بە ئیش و خوێندن لە چ قۆناغێکی خوێندنی ماستەری دەخوێنم زۆر باشە لەگەڵ سوۆشیال میدیا بینە چۆنە باش باشە بەڵێ 964 لە ئینستاگرام و فەیسبوک لایک کردووە نەخێر بێ زەحمەت لایکیکە بۆ دوای خۆت ببینیتەوە وانە خەن پێت گوتم یەکەم زار لە چەند دەربڵاو دەکرێتەوە شتەکە ئەوتا 964 ئۆکێ تەمام ئەبێ ئەوە لایکی باشە بۆی کە دواتر بتوانین خۆت ببینیتەوە تەمام سناب زۆر بەکارێنی جەماعەت هەرەموتان لایکیکەن باش بەسەر چا ماشەڵڵا یەک عەشاماتن باشە مادامە تو گوتت ئیمەلایکە ئەمەش پێیجێکمان هەیە باشە ناوی تۆڕی گۆڕانکاری دووە باشە ئەو جەماعەتە شەر چالاکوانەکانی تۆڕی گۆڕانکاری دنیان با بڵێن ئێمە کامپێنەری لایکەکەین یەکتەوە یاڵا بەس ببینین کە 964 لایکی کردو فۆلۆی کردێ لە ئینستاگرام باش بەس پێم بڵێ چ شتێک زۆر لە سوۆشیال میدیا بەکارێنی سناب ئینستاگرام فەیسبوک هەمووی بەکاردێنم بەس ئینستاگرام زۆر لە سناب زۆرترین سکۆرە لەگەڵ کێیە وەڵا هەر ڕەفیقەکانی خۆم ئەگەر ئێستا پێت بڵێم زۆرترین سکۆرت لەگەڵ کەسێکە بلۆکیکە بلۆکێکی نا لۆ بڵۆکیکەم بلۆکیکە من خەڵات دێمە ینی خەڵات لە بۆ شتێکەوەها یعنی برادر ڕەفیقی نزیکمە لە بڵۆکیکەم کامێرا ڕۆڵەکەت چەند وێنەوە ڤیدیۆ تێدایە
وڵا نازانم یعنی ئەو پرسیارانە هێشتا پرسیاری جەدوەلی زۆر بۆوانە لێکرد بەم ئاسانتر بوو بوو زۆر ئاسانە نازانم وڵا لەوانەیە یعنی هەزارەکان باش مادەم کۆمەڵە گەنجن بێکەوە دڵنیام کۆ بنەوە گۆرانی ئەڵێن شاعیر بەسەر هات نوکتە شتێکم پێشکەشکە بۆی میش خەڵاتی خۆم پێشکەشی تۆ بکەم وڵی هەر ئەوەندە بوو گوتم ینی بە خەڵاتەکە ئینگۆ ئەوە بیکە فۆلۆمانکەنەوە ئیدی شتێکم نییە پێشکەشیکەم هەر ئەوەندەیە گۆرانەکەم بۆ ناڵێ وڵا دەنگم کاکە بۆ ئەوانە جەماعەت دەنگیان خۆشە کێ دەنگی خۆشە کچینە خۆی سپاس دەکەم کاک عەبدوڵڵا وڵاوان نییە کاک عەبدوڵڵا دەنگی گۆرانی کاک عەبدوڵڵا خۆشە نا وڵا جەماعەت لەوانەیە دەنگیان خۆشتر بی لەگەڵوانەوە داساچم بۆ لای ئەمزان کامیان دەنگی خۆشە ئەو هەموو ڕایان کرد وڵا دەنگم خۆش نییە ئیدی ئەوەی دیکەش نازانم لە باشەوە پێشتای خۆمەوە 964 فۆڵۆکە بای مەش فۆڵۆتان کەینەوە ئێبن پێجی 964 مەسە پێنە بەس مایکی 964 پێ مایکەکەتان قبوڵە پێ بڵێ نادەوی بە پێیجی خۆیان فۆڵۆمانکەن کاکم داواکاری قورستری بە داواکارەکەی تۆ ڕازی لێمە 964 ئینگلیش نووسرا کوردش کوردیمانە ئینگلیزیمانە مایکەکە خێرەکە بێتە ناو چاوم باشەکە ئەو بوو کێشانەی لەگەڵ ئەو مایکەیە هەموویان جای خۆ مایکەکە بگری بۆ خۆت ئۆکێ نایدەزمەوە نازانم 964 کوردی دۆت کوردی عەرەبیەکەی هێناوە لای تۆ لەناو ئەو پێنجەیە ئەوت ئەو فۆڵۆمان کرد دەستان خۆش بێ خۆش بی ئێمە ژواتە فۆڵۆتانەکەینەوە باشە ئەوە هەدیەکەیە دەستان خۆش بێ دەستین گۆش زۆر سپاس. چاو وەرن ڕامەکەن یەکێکتان قسەم بۆ بکەن ئەو حاڵە منیش لەگەڵ ئەوان ناڕۆم یا یەکێکتان قسەم بۆ بکەن یا میش لەگەڵتان نیەم وەرە تۆ زۆر گاڵتت بەوی کاکرد بەخوا ناڕۆی چۆنی باش ئێستا بۆ منو کرد آخر زۆر بەوی کە پێەکەنیت بە آخر زۆر برادەرین زۆر نزیکینەوەی ئەبوو تۆی فۆڵۆ کردا عنی بلۆکی کردی تاوانە بوونە هاوسەرگیریت کردووە فەیسبوک بەڵێ فەیسبووکی چێڵم هاوسەرگیریت کردووە ئەمزانە فۆلۆ هینە لایکەکەی مەسەلەی لایکەکەی پێشوە لەبەرم کرد نا لەبەرم کرد ئەم هێشتا لە لایک و کۆمنتەکەیەوە ناوەڵا. هاوسەرگیریت نەکردووە ناوەڵا. ئەتوانی ئێستا تەلەفۆنکەی بۆ دایکت بڵێ دایکەمە سبەینێ بچنە داوای ژن بۆم ئای بوونە وڵا حەزی شەکە دەیڵا بەخوا حەزەکە. زینتیە ساڵ ئێ دێفرە خاسە بۆ خەڵکی کوێن دایکم وەرامە خاسەنی وەشەنی ئەحواڵەکە چەندێنی خاسەنە سپاس پێ تۆزە گەورام ێزانم تۆزەکە بەس باوەرامی قسە نەکەن بە هەموو خەڵک لێمان تێ بکە یعنی لە پێش پێڵم منم دایک پرانکە بەسیم بۆی بکەم بە هەر شتێک بێ بە ئاخر خەڵاتەکە چییە؟ وەڵی ترێمە خەڵاتی خۆمان نەهین بە تۆ ڕەنگە گەر ژنێنا بۆ کاتی ژنێنانەکە شتێکە بۆ پڕکاتەوە بارکانە یارمەتی دەدەین لەگەڵ سێ چوار پیاڵای ناوەڵە ڕاستی نیم نەخێر هەلۆ بێ بە سەوت خارجی چۆنی باشی خۆم تێگەم دەنگۆ باستان چاکن شکر وەڵا بەسیم کردومەوە قەمری دنکێکم دۆزیوەتەوە بڵێ ئێ کەنیشکێ بۆ کێ بۆ خۆم بۆ کێ کێم خەمی کێ خۆم من ئای چی دمکێ عالە بە تەمای سبین یەک شەمەوانە بێکۆ بینەوە ئیتر ئێوەش بڕۆنە پێش و ئاوە ئای چی ئەی خەی چێکە شت بە سوپرایزە خۆشە خەمی وەحدەکەی تێنە سەردم پێ نەما تو تێ ناگەی ئەمە زوو بیبڕمەوە ئەمە زوو بیبڕمەوە قەینەدەم لەگەڵتەم لەگەڵ کردی دێ باش ئەوە تەلەڤیزیۆن شتو تەلەڤیزیۆن و تەلەڤیزیۆنە تەلەڤیزیۆن دێ باشە خواحافیز خواحافیز بە بۆنەی هاوسەرگیریەکەتانە گۆرانیەکەم بۆ ناڵێ منیشکردم بەڕاست لێ نا گۆرانی ناڵێ دەشتێکم بۆ بڵێ وەکو چی تۆ هەورامی دەبێت دەنگە خۆش بێ هەورامی نیم بەزمی چەپڵە دایکی هەورامی لە هەورامی نیە موز بە دوایی تو ڕابن لەمە عاجزە بن ئەمە سەرمان دەبێش ئەمە سەر تۆ تۆ منێنە قسە دای بەزمی چەپڵە من خۆشم چەپڵەکە بۆ لێم
ئەی بەخۆم چەپڵەکە لێ نێم ئەوەش مەکە خۆشم چەپڵەکە لێم دێڵە ئەو هەموو چەپڵە ناوەڵە، بۆ گەڕای گۆرانەکە ناڵێ. ناڵێ دقیق وەڵا نایکەم بۆچی بەشوارە بە تۆ بدە باشە کاکە برادری خراپ دقی ناکەم میش خەڵاتەقی خۆم پێشکەشی تۆکەم لە بەروی تەلەفۆنە بۆ دایکێک تەلەفۆن مەکرد خۆنێک بارکانەکە تێمە پێشە لێسم بارکانی خۆم ماوە بە آخر تۆ چییە؟ داخر چیە چێ دوای خۆ دەڵێ بچڕە شتێکی گەورە شتێکی گەورەی کارەبایی نا ئەو بۆ ئەو نابێ ئەو کتانەیە ڕاستە ئەو بۆ کتانەیە ئەها چەند باشماڵم باشی پێزانم گەڵت باش شتێکت بە مسودی لێ ببینی خۆت پێزانم دەستخۆش دەکەم چاوەکەمی لە خزمەتە دەخوات سەلامەت بوو تۆزی خزمەتیەکی ناهی ئەو لاین هەتیفت بێنە بێنە با خزمەتەکە ئەها دیخوا بە حەجمەکەی بە قورسیش بێ ئەی چۆن ئای دەست خۆش 964 لایکەکەی کردومە کردت تاوا دەست خۆش دەستان خۆش زۆر زۆر سپاس ڕێزن زۆر عزیزم سپاس، دەست خۆش. پێ خۆشحاڵ بووین زۆر سپاس یاریەکەتان لێ تێک بۆم کوڕینە چۆنن زۆر مرتاح دانیشتوانە ئەتوان یاریەکەتان ستارتکەن سریەکەکەم پرس بەیەکەکەن جارە ستۆپیکەن باش جاهستنەوە کاکە عیبە عین میوانتان ناتۆ خەڵک میوانی بێرە لە سێتەوانیە چۆنن بەخێر بێ سەرچاوان زۆر سپاس چاوتان خۆش بێ ڕۆژانە زیاتر بەچی سەرقاڵن ئێستێن بۆ لای توش ڕاستی کامن ڕۆژەکە سبێنان دەڕۆم بۆ دەوام هەفتە تا دوو دەچمەوە ماڵی ئیسرحاتێک دەکەمە تا سێ دێمە ئێرە هەتا 12 لێرە کارێکی یا لێرە کارە دەکەم کار دەکەم و دیاریش دەکەم لەش ساق بێ سەلامەتی زۆر سپاس ئەی تۆ والله من دخيل طلبة تەلەبێت لەش ساق بێ سلام سوۆشال میدیا چی زۆر بەکارهێنم ئینستاگرام ئەوە بزانم سناب بەس کرد زۆر بەکارهێنێوانە طبعا سناب زیاتر کچ بەکارهێنێوایە بله باش فەیسبوک و ئینستاگرامی 1964تان لایک کردو فۆڵۆتان کردووە والله نازم ئەم نەخێ تۆ نەتکردووە باورنا مش كده باوەڕ ناکەی ئەوە دایکی خەڵاتەکەتان لە دەست دەرتوجارێ بەڵام بەتوان ئێستا فۆڵۆیکەنەوەنیە خۆکاتان هەیە مشکلە نیە باش دوای فۆڵۆیکەن بۆی خۆتان بینەوە تا باش زۆرترین دایرکتت لەگەڵ کیایە لە ئینستاگرام ئینستاگرام ڕێژێری هاوپۆلم هاوپۆلتە بەڵێ ئەگەر ئێستا پێت بڵە مەتوانی بلۆکێکی نەخێر نایکی نەخێر ئەی تۆ والله چاتشتی ناکەم لە ئینستا هیچ چاڕ ناکەی شت ناردنا باش شتێکی تر کامێرا ڕۆڵەکەت چەند ڤیدیۆ وێنەی تەیە زۆری تێدا نازانم زۆر چێژمارێکم پێ بڵێ 500 شت تێدا 500 خۆی ئەبێ ژمارەکەم بە دقیقی پێ بڵێ والله هێوزە بە دقیقی بزەبت پێم نییە باش شتێکی ترتان پێڵێم بەری من شتێکتان پێڵێم بزان ئەتوانی سێجار بە خێرایی بەسەرێکەوە بێڵیتەوە فەرمو چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێتەکان جوانە ناتوانم سێجار بە خێرایی بێڵە زۆر ئاسانە بیڵێەوە چوومە چەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێتەکان بە خۆ دەتوانین سێجار بیڵێەوە چمەچەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێتەکان چمەچەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێتەکان چمەچەمی چەقەڵان چەقەڵ چەڵتوکێتەکان ناتوانم ببیرە ناتوانم ئەم ئەی تۆ والله منیش ناتانم باشە شتێکی خۆتان یعنی تقریبا ئەمە لە ناو دەڤەری هەولێر زۆر زە بەناو وانگە هەموو سێشەمێک لە ماڵی شاسۆش لە ساوەر هەیە هەموو سێشەمەیەک لە ماڵی شاسۆش لە ساوەر هەیە ئەوەی دەتوان دەی بەخێرایی وەکو من چوون بەخێرایی وتم تا هەموو سێشەمەیەک لە ماری شاسوار ش لە ساوار هەیە خواوە خێرایی منە دەبێتەمە چی هەموو سێشەمێک لە ماڵی شاسۆش لە ساوەر هەیە هەموو سێشەمەیەک لە ماری شاسوار ش لە ساوار هەیە هەموو سێشەمەیەک لە ماری شاسوار ش لە ساوار هەیە هەموو سێشەمەیەک لە ماریش لە ساوار شاسواریان هەیە دەستان خۆش بێ کاکە زۆر سەلامەت زۆر سپاس بەخێر بێن چی بکە شتەکانتان نەزانی خەڵاتان بمێ دەستان خۆش بێ بەخێر یاریەکە بێن. سامکەم سەرچاوم. سپاس تاوە. چۆنی من باش باشی زۆر من ڕۆژان بەچی سەرقاڵی ژبار لەگەڵ قاوە و چۆکلێت و شکلات و بەس لەگەڵەوانە جامە کێشەیەکم هەیە فۆبیان بەقاوە هەیە ئەشموی خۆم فێرکەم چۆن خۆم فێرکەم زۆر ئاساییە وابێ فوبیات پێەیە لەگەڵ شیرتێکەڵی دەکەی دەبێت لات هەوزار فوبیات پێی نابێتەوە لا تێشم تاقیکردەوە هەر ڕقم لێتی ئێگە بیکەی بەمەکە شکلاتێکەکەی من هەندێک جار باشترە وەزمە من عادی فێری ئێگە قاوە بم زۆر ئاساییە
ئەوزار بابا دەتوانێت بخۆی بەس دەتوانانی ساردێکی لەگەڵ تامەکانی دیکە تێکەڵێکی هەزاران شتی دەتوانی بێت ئاگاتە کاپۆچینۆ شیرینیکەی باش دوای کارەکەکەینی لەسەرەوە سۆشال میدیا زۆر بەکارێنی وەسەتە زیاتر لەسەر ئینستاگرام لەسەر ئینستاگرامی زۆرترین دایرەکت کێرە لە ئینستاگرام بەداخەوە خاتوونەکانن اینجا ئەگەر من پێت بڵێ مێسەیەکێک لەو خاتوونانە بلۆکە ئەیکەی هیچ کێشەیەک نە زۆرن بابە زۆرن دەوەڵام مادەم وایە پێی ناکەم مادەم ئەوەن دەبێ منەتی باش ئەتوانین گۆرانێکم بۆ بڵێ ناوەڵا بۆ نایڵێ سەوتم خۆش نیە تۆ چوزانی تۆ سەوتم خۆش نیە من پێم خۆش تۆ بڵێن جابای مە نیە بەداخەوە پرسیارێکی دیکە پرسیارێکی دیکە کامێرا ڕۆڵەکەت چەند ڕسم ویدیۆت هەیە کامێرا ڕۆڵەکەت چەند ڕسم ویدیۆت هەیە کامێرا ڕۆڵ چییە؟ ناو کامێرەکەت ستۆدیۆی مۆبایلەکەت چەند ڕسم ویدیۆت هەیە هیچیە هی تۆ ئی خۆم وەکی بزانم دوودانەی تێدایە دوو ڕسم ویدیۆت هەیە ئی خۆم هی خۆت نا هەمووی چەندە بەگشتی چەندە شاید شاید نا 176 دانە بێ سەیریکەم 176 دانە با مۆبایلەکەی بێنێت وەڵای تر من هاتم کو دەزانی ئەوەتە چیەوە بەس دەبێوانە بێکەوە بە ئیزافەکەی دەخۆ هەموو بێکەوە بە ئیزافەکەم 300 زیاتر دەرچوە 300 نابێ 89 90 72 دەبێتە چەند؟ لێک دەوە 89 لێک دەوە دەی مۆبایلت پێ نییە؟ وەرەوە خوارەوە وەرە ئێرە 72 90 160 180 وت 76 کرد باشە شعرێکم پێ بڵێ شتێکم پێ بڵێ لەبەرەوەی کە نزیکت کردوتە بۆی میش خەڵاتەکەی خۆمت بەمێ تۆر با بڕۆینەوە دەرەوە بۆنی قاوە دێ من پێی تێگەچوم بوو پێم ناڵی کارێکە کە من نیگار کێشم باش شتێکت بۆ بکێشمەوە چیم بۆ کێش ڕسمی من نەکێشیتەوە کەت خۆشەیەکە لە خەتەکانم ببینی 16 خەتم هەیە بە لاتینی 12 خەتشم بە کوردی هەیە با من یەکیان بە لاتینی بنووسم باش ئێستا ئەویشە نووسین 964 مان بۆ بنووسە اینجا تۆ لەسەر مۆبایلەکەت 964 لای کردووە فۆڵۆت کردووە لەکەواتە فۆڵۆیکە لەگەڵ هەشتاکە و هەفتا شەشەکە لێکی منیش خەڵاتێک پێمە باشە 964 کوردی کۆ لەسەر ئینستاگرام دێنە بۆ نهێنێ تۆ بە فارسی نووسیتە تۆ کتت بنووسە بە کوردی نەتم 964 کوردی چونکە ئێمە بەشی کوردی و عەربی و ئینگلیزیمان هەیە لە 964 دەبڵێ بێنێ ئەوە کامیانە ئەوە هەوەری تیکیابی هەیە ئەوە هونەریەکەمانە هونەریشمان هەیە ئێمە من کەیفم بە هونەری دێ دوای هونەریەکەشمان لایکی تو پێجەکانی تریشمان لایکی اینجا خەڵاتەکەم بنێ خەڵاتێکی بە قۆتم دەنێ خەڵاتێکی بە قۆتی بنێ ڕاضەی کردبێ فەرمو ئەوە دوو ڕۆژ ڕاضەی کردو اینجا بۆ مێنایی بە قۆتە پرۆتینی خواردوی دی دەست باش زۆر زۆر سپاس مەمنون دڵە زۆر خۆش بوو هەمووی خست چۆنن بابێ من بینتانەوە ئەحواڵتان سلامەتی باشی باشم زۆر سپاس باشی ئەی تۆ چۆنی سپاس مەمنون باشی الحەمدولله ئەوان هەڵەت باشی دەژ لە باشی یەکەم جار باش باشن یەخوا باش بن
لەگەڵ وەرزشا بینتان چۆنە ئالێران خەریکی ڕێزەکردن بۆ سەڵامێکی گەبێنەوە بۆ ئەم قساکە پرسیالەوەکەم ئەم قساکە شتەکان وڵا خراپ نیە باشی نایبمانە بەرەبەر دەیکەین و جارێ لێ سار دەبینەوە جارێ دەیکەین ئایبینە ڕۆژانە زۆر بەچی سەرقاڵی تۆ وڵار بەیش ئیشی چێکەی چەند فزوولم لە مارکێت لە مارکێت ئیشەکە بەڵێ لە شە ساغوێ ئەخوا سەلامت بی ئەی تۆ شار ئیشی مارکێتە هاوڕێ نزیکیەکەن مادەم بەیەکەوە لێرە سناب بەکارێنن بەڵێ تۆش بەکارێنی بەڵێ ئەتوانی کۆتا چاتی سناپەکەتم پێ پیشان بی ئاحتادیە ئەلا ئەو ئەویان غیرەت کردی ئەی تۆ نات ئەویان ناتوانێ خێر خێر بڵێ باش تۆش پیشانم قەینا بەس با بە فزولی کۆتا ئەو چەند سیقەی بەخۆیە باشە کاکە شتت کێ باش شتێکی تر دوو میزەڵانتانەیەمێ بزانم ئەسوان هەردووکتان بەقەدەر یەک فویتێکەن و هەردووکتان لێ کاتا بیتەقێنن دەبدەبە فویتێکەن شتی وا دەبێت بۆ بێکەوە فویتێکەن دووکان بێکەوە بتەقێنن باش تا ئەبێستیەکانتان زۆر بەقوت بێ ئێستا ئێوە لەبەرەوەی وەرزشەکەن ئەوانە با بێ من اینجا بۆستم بەس با من دوور بۆستم هێستا خۆم زیڕاکەم دەی یاک بۆتان نەژمێرم توانم لە دەباکەشە بۆ بگۆڕم زۆرم پێیان خەمە نەبێ یاک دوو سێ بڕۆن نەترسم دكاكا بطاقة دي ناتقي كاكا ناتقي خمزي رنكر استيك بيكن تو تاتك بشانام توش دبدا بيك تقانت شتيكي تر كامتان اتوانن ايكتان بلوكن نام شتی وانا تو نايكي ناو تۆش ناکەی؟ باش شتێکی ترتان پێڵێم فەیسبوک و ئینستاگرامی 1964تان فۆلۆ کردووە؟ ناوەڵا ئەی تۆش نەت کردووە؟ ئەوزام کردیتم وابزانی؟ فەیسبوک فەیسبوک بە زەحمەت تۆش مۆبایلەکەت دەرێنی وەکو چاتەکەت پیشان نێین فۆلۆمانکەی بۆی دوایە خۆت ببینیتەوە چاوت خۆش بێ تۆ پێتە دەنگە زۆر خۆش بێ وایە من ناوەڵا هیچ ئەی نوکتەشی نازانی؟ ناوەڵا هیچ نازانم ئاخر دوای خەڵاتان نێمێ گلەیم لێ مەکە ئاخەلەو دەمەیت نەگۆرانی نە نوکتە ناتوانین وەڵام ناتانی نا بڵێ ناتانم جارە بەنایەوە خانە بەنای قسەی دەکەین شتەکانەوە چیەکەمە لێک نێزیچین تۆش گۆرانیم بۆ ناڵێ بەکرێک نادەم بۆ خۆش نییە بەس لە تەنهایە دەنگە خۆشە تۆش بزەو چی بکەم خەڵاتیان بەمێ نا چونکە ئەو یەک چاتی پیشان نامە و چاتی پیشان نەیە ئەو میزەڵانەکەی تەقانە و نەیتەقان یەک بەیەکن ئەگەر گۆرانێکم بۆ بڵێن خەڵاتانەیەمە بۆم ناڵێن من ژبەجەتان ێڵم بە خۆتان خەریکی یاریکردن من کوای کە یاریەکەتان بردەوە خەڵاتانێنێ لێرە دەستان خۆش بێ ئازیزانم پرۆگرامی ئەم شەوی فانۆس کۆچایی پێهات هیوادارم خەندە ماخس بێتە سەر لێوەکانتان هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتانە خوازم تا شەوێکی ترە ببینەوە میوانی ماڵەکانتان ماڵەوە